هەڵەبجە نمونەی قوربانیدان و سیمبولی جینۆساید و کیمیابارانە وە کۆمەڵکوژیە. بۆیە لە هەڵەبجەوە سڵاومان هەیە بۆ برایەزیدیەکان کە 6 ساڵ لەمەوبەر لە پرۆسەیەکی ئەتوان بڵێم ئەنفالکردن کە ئەوە وەکو مێژوو باسیەکە زیاد لە 70 جار یەزیدیەکان دووچاری ئەنفالکردن هاتوون و توانیان بمێننەوە، چونکە ڕەگ و ڕیشەی مانەوەیان زۆر بەهێزە. نەتەوەکەمان چەندین زامی هەیە. ئەنفال و هەڵەبجە و جینۆسایدی یەزیدیەکان سێکوچکە و خەمی هاوبەشی نەتەوەکەمانە و لەم ڕۆژەدا ئێمە وەک مەڵبەندی نۆی شارە زۆر کە ناوچەکەی ئێمە هەڵەبجە و شارە زور و هەورامان و پێنجوێن لەو شوێنانن کە هەمیشە دووچاری ڕووخاندن و کیمیاباران و جینۆساید هاتوون. گوندە ڕووخاوەکانی ئێرە باش لە خەمی گوندی کۆژۆ تێئەگەن کە سەدان یەزیدی تیا جینۆساید کرا. بۆیە ئێمە لە هەڵەبجە وەک مەڵبەندی نۆی شارە زۆر لەم ڕۆژەدا داوا ئەکەین کە یەکەم ئەوەی ئەکرێ بۆ خزمەتکردن و گەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێنی ڕەسەنی خۆیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراقەوە جێبەجێ بکرێ، قەرەبوویان بکرێتەوە و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان باشتر بتوان خزمەتی ئەو شوێنانە بکەن و حیزب و لایەنە سیاسیەکان لەم ڕۆژەدا کارەساتی شنگال و هەڵەبجە و ئەنفال و هەموو ئەو مێژووە ناخۆشە پێمانەڵێ کە هاو هەڵوێست و هاوخەبات و داوای یەکبوونمان لێ ئەکا بۆ ئەوەی کە بتوانین باشتر خەمەنەتەوەیەکانمان چارەسەر بکەین.